دوای پێگەنانی هەڵبژاردەی تۆپی پێی کوردستان تا چەند ئەم هەڵبژاردەیە جێگەی ئومێدی هەموو وەردەشکارانی کوردستانە. ئایا هەڵبژاردەی کوردستان هەڵبژاردەیەکی نیشتیمانیە یاخود بەڕێکەوتنی لایەنەکان ئەم هەڵبژاردەیە دروست کراوە؟ بۆچی تاوەکو ئێستا هەڵبژاردەی کوردستان هەڵبژاردەیەکی جێگیری نییە و هەموو ساڵێک سەر لە نوێ ئەم هەڵبژاردەیە دروست دەکرێتەوە؟ ئایا هەڵبژاردەی کوردستان بۆ ئەم ساڵ لە توانایدا هەیە لە پەڕۆنتی کۆنیفای وڵاتی سوید پلەی یەکەم بەدەست بێنێت و پارێزگاری لە نازناوەکەی بکات؟ هەڵبژاردەی کوردستان و بەشداریکردنی لە پاڵۆنەتی کۆنیفا تەوەری سەرەکی ئەم هەفتەی بەرنامەی ئێنسپۆرت دەبێت. ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەکەدا بکەن و لەگەڵ دیوانی بەرنامە شرۆڤەی زیاتری ئەم بابەتە دەکەین. هەر لە مەڵقەیەدا بە راپۆرتێک ژیانی یاریزانێک بەسەر دەکەینەوە و کەسایەتێکی دیاریش دەدوێنین و چەند پرسیارێکی وەرزشی ئاڕاستە دەکەین. ئێنسپۆرت شەوی هەینی کاتژمێر 7:05